ئێوە وەکو بزنەوەی ئیسلامی ئەتانێ بۆ نەبوجەکەتان بەقەدەر بۆ منە پارتی دموکراتی کوردستانی لێوێ کەسی هەش بەیەکن زۆرینە ئەو حیزبانە لەبەرەوەی تەنها هەدەفی ئەوە بووە سەوت کۆکاتەوە هاتوو بانخوازی هێناوە بڕین تەرشیقی کردووە خێزانێکی زوڵم لێکراو تەنها ئێوە بچووکێکەنەوە لێ نەکو حکوومەتی هەرێم ناڕەحەتکەن نەخێر داوامان کردووە و داواکانیش وعدراوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. چاوپێکەوتن لەگەڵ ئیحسان مەلاعەلی ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. ئێمە تەماشاکەین بزانین هەموو شتێک ئەخینە بەسەر بابی مەساڵح و مەفاسید هەر شتێک مەفسەدەی زیاتر بێت ئەگەر برای خۆشمان بێ بە هیچ شێوەیەک تخمی ناکەین و نزیک ناوینەوە. ئێمە وا ناڕوانینە حکوومەت وەکو مەیتێکەوت بێت و ئێمە بە هەمومانەوە بین دابەشی بکەین. کەمکردنی نزیکەی لە ١٠ دەنگەکان تەنها هەڵەیەکی تەکنیکیە. چاوپێکەوتن شەوی شەممە کاتژمێرە 5:05